بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي قولة طاعات وعبادات لها ملايكمان وربقري إن شاء الله مانجي رمضان خير وبركتي أمانجا. خواهي قولة لها همومان وربقري بخادة سر ترازوي شاكا كان من هر کەسێکمان لە قیامەتە دەستمان کەوێت و خوای گەورە بە چەند قاتش بۆمان زیاد بکە. اللهم ئامین. ئەچینە سەر بابەتێکی تر لەو ناونیشانەی کە بابەتی ڕەمەزانی ڕەمەزان و ئافرەت باسی ئەمە دەکەین ئینشاءالله بۆی ئەوانش مافیان نەفەوتێ. ئەگە تەماشا بکەین، خوای گەورە یەکسانەیەکی دروست کردووە لە نێوانی پیا و ژنە، یەکسانەیەکی دروست کردووە لە نێوانی پیا و ژنە. هەلا پەڕەکانی قورئان هەڵدەرەوە چی فەرمایشتێک هاتووە بۆ پیا و سێرەکەی بۆ ژنش هاتووە، یان هەندێکی بە ئەندازەیەکی کەمتر لەوە. زۆر جار لە قورئانە تەماشا بکەین ئەرکی پیا و قورسترە هەتا ئافرەت تەماشا بکەین، بەڵام هەردووگی هاتووە، واجبەکان هاتووە بۆ ئافرەت هاتە بۆ پیاوش. ئەوە نییە بێژی بۆ یەکێکیان هاتبێ بۆ یەکیان نهاتبێ، یان چاکە هەر چاکەیەک و هەر خراپەیەکش هاتووە کە چاکەکە ئەمرەکە چاک بکەن بۆ پیاو بێ بۆ ژن بێ یەکسانە، ئەگەر خراپەش بێ بۆ پیاو و ژن یەکسانەڵێ خراپە مەکەن. خوای پەروەردگارە فەرمێ الذی خەلەقەکم من نەفس واحدە، یعنی چی پیا و چی ژن هەردووگیان لە چی لە یەک نەفس، چونکە ئافرەت لە باوکە ئادەم بووە، دایکە حەوا هەمومان لە ئادەمین، دایکە حەواش لە باوکە ئادەم بووە، کەواتە هەمووی یەک نەفسی یەک نەفسە کە خوای پەروەردگار ئەفەرمێ جیاوازی نییە، یعنی جیاوازی نییە لە دروستکردنی ئەو ئافرەتە ئەو پیاوە هەر ڕوحە، بەڵام شێوازێکی تر ئافرەت شێوازێکی تر پیاو دانراوە. ئەوش دیارە خوای گەورە خۆی چاکی لێ ئەزانێ، چونکە ئەگەر وانە بێ لەسەر دنیادا سێرەکەی مرۆڤەکان زیاو ناکەن. ئەمجا ئەگە تەماشاشکەین لە قورئانی پیرۆزە خوای گەورە زۆر، یعنی ئەتوانین بڵێین زۆر هانمان ئەدا کە ئێمە لەگەڵ ئافرەتا چی بین؟ بالمەعروف بین، وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. واتە ئینسانی چاک و باش، ئینسانێک کە کاتی ڕێز ئەگرێ لە ئافرەت لە عینی ئیسلامی پیرۆزدا ڕێزگراوە لەو پیاوەش. هەر ئینسانێکش کە ڕێز بۆ نمونە لە ئافرەت نەگرێ، بەڵام بە مانای ڕێز نەک بە مانای بەکارهێنانی ئافرەت، ئەمە شتێکی ترە، جیاوازترە. چونکە هەر کەسێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشای ژیانی پێغەمبەر بکەی صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو حەمکە خێزانەی کە لەگەڵیا بووە، تەماشایانشکە و بزان پێغەمبەری خوا چۆن لەگەڵیانە بووە. زۆر جار لەوەی زۆر جار شتەکان لە ڕاستەکەی خۆی لابچێ. إنما النساء الشقائق الرجال، واتا ئافرەتان هاوتا و هاوڕێ و ڕەفیق و دۆست و ئەحبابی چین؟ پیاوەکانن. چونکە ئێستا دنیا ئەگە هەر پیاو بێ ناگونجێ، ئەگە هەر ئافرەتش بێ ناگونجێ. خوای گەورە ئاوا دروستی کردووە، پیاو بۆ مەیلانە بۆ لای ئافرەت، ئافرەتش مەیلانە بۆ لای پیاو. بەڵام لەیرەدا کە شەقایق فەرمێ کەواتە هەردووگیان تەواوکەری یەکترین، تەواوکەری یەکترین. ئێستا ئێمە پیا و ژن تەواوکەری یەکتریان، نەک پیا و ژن بڵێ تۆ ئەوەی و تۆ منم. ئێستا بووەتە ڕقابەری، ئێستا لە ئاینی ئیسلاما دەرچووە پیاوەکە شتێ بڵێ و ژنەکە شتێ بڵێ، ئەمە نا، ئیسلام وای نەوتووە. ئیسلام هاتووە پیاو مافەکانی ژنەکە جوان ڕێک و پێک ئەوەی هەیە لەسەری جوان واجبی کردووە لەسەری جێبەجێی بکە، و جێبەجێیش کە ئەم ئافرەتە لەژێر سنوور و لەژێر نیکاحی ئەم پیاوە و بە قسەی ئەم پیاوە بکە، هەردووگی بۆ تەواوکەری یەکە. ئەمە ئەوە نییە. ئێستا لە ناو ئێمەدا زۆر بەداخەوە بینی پیاوە هەندێکمانێ ئەوەی کە لە ئیسلام دەرەوی ئیسلام باسەکەی، ئافرەت چییە؟ حەسابی بۆ مەکە، ئەمە خۆی هەڵەیە. نە ئەوەی حەسابی بۆ بیکەیتە هەموو شتێک بەسەر خۆتەوە، نە ئەوەی حەسابشی بۆ نەکەی هەر هیچ نەبێ. ئیسلام وتێتی نە، ڕێزی خۆی بدەرێ، حەق و مافی خۆی بدەرێ، بۆی ئافرەت لە ئەندازەی خۆی دەرنەچێ. ئیسان دێ پیاوەیە ئەوەنە ڕێزی ژنەکەی ئەگرێ، ژنەکەی لە خۆی دەرەچێ، لە خۆی دەرەچێ، بە قسەی ناکە.
چونکە بۆ زۆر حەبلەکەی شلۆ کرد ڕۆیشت بەرەولە کە ڕۆیشت ناگیرێتەوە لەو سەرەوە ئەبێ بزانێت تۆ تەعاملەکەی پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی یان هەندێک پیاوە گەرەکێکی ئافرەت ئاوا بێ ناوێ پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی ئافرەت خۆی وەک دارێکە تازە دەرەچێ ئەم دارە کەمێ لارە ئایسەت و دارێک کە ئەینی ساڵی یەکەم و دووەم دارەکە چەنە ناسکە ناوێری دەستی لێ بدەی چونکە بۆ تێکەچێت ئەمجا ئەم دارش کە کاتێ دەرەجێ ڕێک ناوێ ئاوە چونکە خۆی نەگردە جارێ دوای مدەیەک کە بە قووەت بوو خۆی دەگرێ لارە ئێژێ ئەگەر هەوڵ دەی ڕاستی کەی تۆی شکێنی پێغەمبەری خوا فەرمی ئافرەت وەک ئەو دارە ناسکە وایە ئەگە هەوڵ دەی ڕاست گەرەک تەقید بێسی ئاوا ناوێ ئەشکێ بەدەستەوە سادەی نییە ئەگە گەرەشتە بۆ نمونە بێژگە لەوەش زۆر ئەو لای بکەی لە ناسکی خۆی دەرەچێ لە ناسکی خۆی دەرەچێ ئەبێ بزانێ ئینسانی موسڵمان ئینسانی ئیماندار بە تایبەتی ئێمە ئەو گەنجانەمان ئێستا گیرۆدەی ئەوەن بۆیە ڕێژەی تەلاقمان زیاد لەگەڵ ئافرەتە چونکە ئەو گەنجانە تازانەمان کە هەڵەچن نازانن چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم کچۆڵکەی تازەدا ئەم کچۆڵکەی تازەش نازانێ مامەڵە بکە لەگەڵ ئەم کوڕە گەنجەدا چونکە بۆ کچێک گەورە ئەبێ بین تۆ